وێرا سەرکەین بزانین نەگەینە کوێ چیمان لێوە دەرەکەوێت. درەختێکی توی گەورە چەندین درەختی جوان لەم گوندەیە بۆنی هەیە. ئێرە ئاساواری گوندێکی کۆنە لە نزیکی یاغجەلەر. چەند جارێک لێرەوە ڕۆشتم بەرەو دەرەوەی شار، حەزمە کرد لێرە لابدەم سیرێکی ئەم ئاساوارە بکەم. ئەم جارە بوو بە نسیب دیمەنانە بۆ ئێوە گوێزمەوە. ئەمەش بناغەیە وردە وردە سروشت خەریکی کاتەوە بە موچی خۆی و لە خۆیان ونیە کاتەوە. بێگومان ئەو شوێنانەشی کە ئێمە تێیاژین ڕۆژێک دێت سروشت دەیکاتەوە بە موڵکی خۆی و وەک ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان هەر ژیانی تیان نەبوو بێت. ئەمە دیارە کۆڵانێکی کۆن بووە. ئەم درەختە ئەوێ لە چه حەوشەیە کابوو بێت. نەک بلۆک و دیوار و خانی وڵاتی خۆم، بەڵکو ئەم دڵکانەشی کە ئەچن بە پێمە لای من نرخ و تایبەتمەندی خۆیان هەیە لەبەر ئەوەی بەشێکە لە نیشتیمانەکەی من هەر خان و ژوورێکی داڕوخاویە وڵاتە بینم ئەوە بیرەکەوێتەوە ئەبێت چه خۆزگە و خولیایەک لەم شوێنەیە هەبوو بێت و هەندێکی بەجێ گێنرا بێ و هەندێکیشی برابێتە ژێر خاک. ئەم شوێنە شوێنێکی زۆر خۆش بووە. هەر ئاوەدان بێ وڵاتەکەمان و پشت بەخوای گەورە هیچ کاتێک بە داڕوخاوی و هەڵۆشاوی نەیبینی.